ڕقاندن لە ناوچەکەدا هاوشێوەی تۆرابەرای ئەفغانستان دیارە سەرجەم وڵاتانی دنیا و بە تایبەت زلهێزەکان دژی ئەم پرۆژەیەن و ئەوەی داعش نەیتوانی لە باشووری کوردستان بیکە دەوڵەتی تورکیا بەنیازە بە ئەنجامی بگەێنێت هەر لە زۆر دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ لە ناوبردنی دەستکەوت و سەروەریەکانی خەڵکی کوردستان لە هەوڵداندایە بە هەموو توانە و میتۆدە دژوونکاریەکانی زەمینە و ئاسانکاری بۆ کۆنتڕۆڵکردن و داگیرکردنی باشووری کوردستانەکە سەرەتا بەهاتنە ناوەی سەربازی و دانانی مۆڵگە لەشکریەکانی و داکوتانی دەستگا جاسووسی و سیخوڕەکانێتی دواتر دەستەمۆکردنی ژیانی ئابووری و دەستێوەردانی جونگەکانی پەروەردە و ڕۆشنبیری لە ڕێگەی میدیاکانی خۆی و سێبەرەکانیەوە بە بیانووی لێدانی هێزە چەکدارەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بەو بیانوەوە بە سەدان خەڵکی سیڤیل و چالاکوانی کردووەتە ئامانج و تیرۆری کردوون ڕۆژی 19 حوزەیرانی 2020 دیسانەوە بە فڕەگە جەنگیەکانی کەوتە گیانی خەڵکی سیڤیلی خۆڕاگری شیرازێ و 6 لە ڕۆڵەکانی ئەو دەبەرەی شەهید کرد ئێمە لە کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە وێڕای سەرخۆشی خۆمان بە بنەماڵەی ئەو شەهیدە سەربەرزانە تیرۆر و شۆڤێنی دەوڵەتی تورکیا مەحکوم و شەرمەزار دەکەین هەروە بانگی گەلەکەمان لە هێزە لە هێزە سیاسیەکان و تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین کە بە تێکرا لە بەرامبەر ئەو تاوان و دەست درێژی و داگیرکەریەی دەوڵەتی تورکیا هەڵوێست وەرگرن شەرمەزاری کرد لە هەمان کادا بانگ لە هەر سێ سەرۆکایەتیەکەی دەسەڵاتی باشووری کوردستان دەکەین ئەرکی مێژووی خۆیان لە بەرامبەر فاشیزم و داگیرکاری حکومەتی ئاک پارتی تورکیا بگەێنە جێ و بێدەنگ نەبن ئەگەر ناگەلی کوردستان و مێژووی بێدەنگی و بێ هەڵوێستیان دەخاتە ژێر پرسیارەوە دەستی کردو بە داگیرکردنی بەشێکی گەورە لە خاتی کوردستانی ئێرە بکە وەدیفاع لەوە بکە کە خاک و سنوورەکەی نەبەرزێنرێ من 29 ساڵ حکومڕانی خەم لە قوربانی گیانی ئەو هاوڵاتیە کووردە بخۆی کە هەر ئەو شەوە ویست